کوردستان هەولێر تەیراوە جا حەیران بەدەنگی قادر ئەسعاد ئەمە بەیانیەکەمان جوانترەکە چونکە ئێمە میوانداری و هونەرمەندە ئەزیز و خۆشەویستەی هەولێرمان کردو و کوردستانمان کردووە تا بەیەکۆ گفتوگۆ لەسەر کارە هونەریەکانی بکەین و من لێرۆ ڕێ بە خۆشمێم کە گوێمان لە دەنگیشی بێت تەکلیفەکەی لێ دەکەین قادر لەگەڵ ئێمە باش قادر زۆر بەخێر بێتان باش خۆشحاڵین وەکو دەڵێ بیر و هزیشتان باش ڕووناک سەرەتا من دەمێت سوپاستان کەم بۆ بانگێشکردنا قسێکەیە دەڵێن ئەوانەی بەیانیان زوو هەڵدەستن یان ئەوانەی پێشکەشکاری بەرنامەی بەیانیان تەمەنیان درێژ و تەندروستر دەبن جایوادارە من گۆ خۆشبەخت لەوانە بن تەشجیعی زۆر باشە هەوڵدەن یەک ڕۆژیش تەنانەت مۆڵەتی زۆر نەگرێت زۆر بەخێر بێ کاک قادر بەرهەمەکەت ئەمە دووەم ئەلبومە بە ناوی تەیراوە وایە و پیرۆزبایی لێ دەکەین لەوە بەرهەمە ئەمەیان خۆی لە کۆمەڵێک تراگرتو سەرجەمیان حەیرانە دروستە؟ زۆر ڕاستە ئەتوو دەمێ زانیارەی بەبینەران بیرڵم کە کاکاکاریش کوڕێکی تەیراوەیە بنەماڵەکان لە تەیراوە ژیانە بەڵام بەداخەوە لێو ئامادە نەبووی وەکو کوڕێکی تەیراوی هەراگەدار نەبوو مەگەر نەداهاتم چاکە من ئەوە ئەلبومی دووەممە تاوان وەکو قادر ئەسات نزیکەی 6 ساڵ 5 ساڵ بەو بەرهەمەوە بووم چکە نووسینەوەی حەیران لە دەقەکی نوێ لە فۆرمێکی نوێ کارێکی سەختە ئاسان نییە تۆ ڕەنگە شعرێک بنووسی کۆمەڵە فانتاسیایەک کۆمەنە نۆستەڵژیایەک لە دوایە و شعرە بیان لە دوای پاش پەردەیان لە زەهنی خۆت شت دەنووسی دادەنشی بەڵام مەسەلەی حەیران ڕازگۆیی دەوێتن مێژووی دەوێتن بە دوواداچوین دەوێت قاڵبوونەوەی تێدا دەوێتن بۆیە من ئەو 6 ساڵێکە زۆر لە گوێگرانی خۆم کە هەمیشە گۆرانەکانم عاشقانە بوون هاژەخان ئەو عشقی تۆ عاشق وێ عاشق چیرۆکی جوان یادیاری جوان یادگاری جوان گۆرانیەکانی کاک قادر هەیە بێگومان یەکسەرمان باتەوە سەردەمانە ینی ئەوانە خەڵک وای لێکردم قادر ئەسعد بۆ بزرا بەڵام من بە ئەرچ خۆم بزانی کە ئەو 5 ساڵە لە خزمەت گەڕێکی تەیراوە بم نووسینەوە حەیران بم وەکو وەفایەک بۆ گەڕەکە بخۆم لێ لەدایک بوومە ناکرێ هەروە بە ئاسانی بەسەر ژیانیمدا گوزەر بکاتن بێ ئەوەی ئاوڕێک لە لاپەڕەکانی مێژوو و گەڕەکە جوان دەدەمەوە سەرەتا باستان لە کۆمەڵە شتێک کرد من دەمەوێت هەندێک ڕاستی بڵێم هاژەخان پرسیاری کرد کە مەسەلەن بوون و منە سلێمانی لە مەڵکەندی و سابوون کەران و کۆمەڵێک لەو گەڕەکە جوانانی شار دروست بووە خەڵکی هۆشمەند و ڕۆشنبیر و سیاسی و کەسە کۆمەڵایەتەکان لەوێ گەورە بوونە لەوێ دوایێتە پەرێساندا هەولێر ئەگەر بڵم 1965 لە تێراوە پەرێساند بووە گەڕەکان کە ئەنی هەولێر هەبووە کە باس کرد تەعزیل خانەقامان لەبیر نەچێتن گەڕەکی عارەبان بووە ئەو گەڕەکانە هەولێری هەنووکان هەولێری ئێستان پێکردایە بۆیە ینی هەولێر هەر کۆمەڵە گەڕەچێک بوو لە دەوری قەڵات ئەو گەڕەکانی کە ئێستا باسمان کرد بە خۆشحاڵەوە ئێستا و جوانی و سەقامگیری و ئەو پێشکەوتنی لە هەولێر دەبینن هەر لێەوە سەرچاوی گرتووە جێگای خۆشحاڵیە من کوڕێکشم بە ناو هەولێر کردو هەر بە خۆشەویستی و شارە هەولێر بێ ئینشەڵڵا کاک قادر بۆچی تەیراوە ینی پێت وایە کە ئەمە تەنها بۆچی تەیراوە ینی بۆ پێت وایە کە ئەمە بێتە هەوێنی کللتورێک کە پێوترێ کە باسی حەیرانەکە یەکسەر هەولێرمان بەبیرێتەوە کە هەولێرمان بەبیرێتەوە یەکسەر تەیراوە کەواتە ئەمانە هەمووی ئەکرێت لە چوارچێوەی کارە هونەریەکان تا ڕنگ بداتەوە بۆی کە بۆ مێژوو بمێنێتەوە زانی نووسەری گەورە زمە تۆ هەمزە تۆ باز لە ڕوومانێک باز لە داخستان دەکات باز لە گەڕەچێک لەو شارە دەکاتن لەو گەڕەکەش دەستەوە ماڵی خۆی ینی کەواتە ئەگەر لە شار و دوای دەستە گەڕک دوای دەستە ماڵی خۆی ئێمە ئەگەر ماڵی خۆمان خۆشنەوێ گەڕەکەشمان خۆش ناوێ لە دوازە ئەگەر گەڕەشمان خۆشنەوێ خۆشەویستمان بۆ شارەکەش نابێتن من ئەگەر خۆشەویستیم بۆ جوانی تەیراوە نەبێ ناتوان جوانی
جوانی و ئاسایشی هەولێرش پارێزم ئەگەر هەر بۆشەوە ئەگە هەولێرشم پێ جوانە من ناتوانم وڵاتەکەشم خۆش بێ جا ئەنی زۆر کەس لەم دەپرسی بۆ کاقادر حەزەکەن بەرهەمی ئایندەت مەسەلەن بۆ نمونە لەسەر کوران بێت لەسەر سەیتاقان بێتن بەڵام ئەوە زەحمەتە بۆ زەحمەتە لۆ زەحمەتە چکە من هەموو زۆربەی ژیانی خۆم کە لە هەرزەکاری لە منداڵ خۆم دوکانمان هەبوو لە تەیراوەی لەوێ ژیایمە هەموو ڕۆژێ 2 3 بە قۆڵایی ناو تەیراوەدا چوومە جارێ تەیراوەیە هەموو کەسەکانم بینیە هەموو کەسە کۆمەڵایەتە جوانەکان بین هەموو ئەحداسەکان ڕووداوەکانم بینە بە چای خۆم تێدا ژیایمە بۆیە لە تێراوە بترازێ ناتان باسی مێژوویت گەڕەکە شکە بکەم و ناتانم بۆوە لێ قاڵبمەوە ناتم لەوە داهێناین لێ بکەم هەر ئەم حەزەکەم ئەو زانیارت دەمێ لە زۆر جیان ئەوەی کە من نووسیمە چکە مامەستا ڕزگا خۆشنا هوندەرمەندی گەورەی کورد دەڵێ حەقوای هوندەرمەند قادرەسەد حەیرانەکە بستێنەوە کتێبی گەنس کە یەکێک لە درێژترین حەیرانەکان تا ئێستا کەس حەیرانی نەگوتووە 54 دقە یان 46 دقە حەیران هەیە کورتێ 5 دقەیە 2 دقەیە 4 دقەیە بەڵام ئەوەی من کردومە 46 دقە کۆ 54 دقە یان دوو بەشە جێرانەی مێژوویەکە لە فۆرمێکی نوێ من حەیران بێژ نیمە من کاتی خۆی پێشنیارێکم گوتم حەزەکەم ناوی لێنم حەیراوک تێکەڵەیەک لە حەیران و لاوک حەیران و لاوک چکە ئەگەر حەیران باز لە خۆشەویستی بکە دواتر لاوک باز لە قارەمانەتی و لە دەردەسەری و ناخۆشەکە من هەڵسامە ئەو تێکەڵەیەم ئەو ئاوێتە کردووە ئاوێتە یەکتر کرد بۆەوەی بتوانم ئەو فۆرمەی لێ دەرم کە ئێستا من بڵاوم کردەوە جاهر لەبەرۆژ زۆربەی برادانش دەڵێن ئەوە حەق یان ئەگەر لە شوێنێک ئەکادمی ئیشی لە سەکرا بە ئەو دەقانە ڕەنگە وەکو ماستەر و دکتۆرە کەمتر نییە وەکو شتێکی فەخری پێی وەرگری زۆر باشە ڕاست تا قادر سەرەتاش ئاماژەمان پێدا تەیراوە کەسایەتی زۆر جوان و هونەرمەند ڕۆشنبیر نووسەر هەموو ئەوانەی تێدا بووە لە حەیرانەکە هیچ ناوێکت هێناوە لە ئەلبومەکە بەگشتی ناوی کەسایەتەکان دەتوانم بڵێم حەیرانەکە موڵتی ناوە ینی ئەم ئیشم لەسەر ناوکرێ بەڕاستی زۆر باشە ئیشم لەسەر ناوکردیە مەسەڵەن دیارترین ئەو ناوانەی کە لە حەیرانەکە هاتووە هیچ لە خەیاڵ هەیە ناوە دیارەکانی شار تەیراوە زۆرن زۆر یەک ناو نییە دوو ناو نیە بە سەدان ناوە ئیشم لەسەرێکی بەڵام لە هەمان کات هەستامە بە دروستکردنی سیناریۆیە کە نزیک لە ڕاستی مەسا بۆ نمونە لە ساڵانی هەفتایەکان پیاوێکە بناوی موسا حاجی هاشم بەزاز بوو ئەو برادرە هێندە عاشقی هونەرمەندی گەورە عەبدولحەلیم حافظ بوو ینی چوو سەفەری وڵاتی مەسر کرد ینی کە عەبدولحەلیم کۆچی دوایی کرد ئەو تازەی لە تەیراوە بوودانە تەسەوڕ کە یەکێک لەوانە مەسەڵەن عەبدوڵا جێبەگوار دوو عەبدوڵا جێبەگوارانە عەبدوڵا گوروازەمانێ پرس گوروازەمانێ و عەبدوڵا جێبەگواریشمانێ جا من یەکێک لەوان عەبدوڵا جێبەگوار ئەوە منش بەکارمینە ئەمش بەکارمینە ینی ئەو لەبەرەوەی خێزانەکەی بە کارەساتی پرێمز و شتیوا دەسووتێتن جیان لە دەزاتن هەموو ژیانی خۆی پرێمزی تەیراوە هەموو کەسێک کە پرێمزی بریتەکری بە بەلاژ بچا کردەوە لە خۆشەویستی وەفا چیرۆکە جا من لێن دەرباسم کردیە باسی عەبدوڵا ئەو عەبدوڵا پرس گوروازیان پێدەگۆ عەبدوڵا جێبەگوارش کەشێ بابی هونەرمەندی گەورە کاک زایر ئەکتەر زایر عەبدوڵایە ئەوش باسم کرد ئەوش کتێبێکی هەرنووسیوە لەسەر تەیراوە ئەو دوێن لە کۆڕەکەم بوو حەگوتی پێیوا بوو کە حەیرانەکە من مەنەفێستی تەیراوەیە ینی شتێکە کە هێندە بە چڕوپڕی باسم لە ڕاگوزەکانی تەیراوە کردیە سەردەمەکانی تەیراوە کردیە ئەنی ئەو شتانی کە تێیدا ڕوویداوە بە چاوێکی قوڵ بەمبەستێکی زۆر ئەوە باسم لێ کردیا وەڵام من حەز دەکەم مادەم دەست لە سیدیەکەمدا حەز دەکەم باسی ئەو کەسانە بکەم کە بەشدارن تێدا کرێوە لە ئامادەکردنی بەڵێ بە تاکیدا
جارە من بە شعرێک باسی تەیراوە دەکەم لێرە دەڵێ کوچە و بۆ تەیراوە کوچە و کۆڵانی جوانت چەندە خۆش و دڵگیرە هەر بە وەفا و ئەمە چین هەردەم تۆمان لەبیرە هەردەینەوە باوەشت وها بەڵێنمان داوە خوایە هەر ئاوەدان بێ بیپارێزە تەیراوە دەبەن هیوادارم کوردستان هەموو پارێزراوە بێتن ئێمەش هیوادارین دەستخۆش کاک سنار محەممەد هونەرمەندی سەناری کەمان بەڵێ کەمان ئەو ئینترۆیەکە و زۆربەی دابشکردنەکانی ئەو کاری بۆ کردووە سپاس کەندێش بتوانە جێگای ئەوەیە کەیسان دەستخۆش لێ بکە کاک مامۆستا ئاراسکۆیی بە ئامێری عود کاک سالاح حەسەن بە ئامێری ساز کاک ئازاد خەیلانی بەنەی ئاکۆ تەبەن بەشێک لە دەنگ تومارکەی موسیک لەلایەن لە هەولێر کردم دەنگکەیت کە لە وڵاتی سوی کردمەوە وەکو دەنجی خۆم و کاک هەڵدێر محیەدین هونەرمەند ئەوش هاوکارم بووە لە هەندێک مەسەلەی دەنگشتووە ئەو کەسانێک کە هاوکارم بوون لە وەرگرتنی زانیاری کاک ئەسعەد عەدۆ دکتۆر لوقمان نانەکەلی هونەرمەند زاهیر عەبدوڵڵا سەتار محەممەد ئەمین سیروان عوسمان کاکە شەهێن تەحسین سوپاسی کاک عومەر زۆر باش دەکەم کە ئەرچی و گرافیکەی هاویشتە ئەستۆی خۆی بەڕاستی و تۆمارگای نازش لە هەولێر ئەوانش ئەرچیان کێشە دەستی هەمویان خۆش پێ ماندوو کاریان بۆ بەرهەمە کرد کاک قادرەمە باسی ئەوم بۆ بکەی چەند جیاوازی هەیە چەند قورسترە حەیران و چەند لەگەڵ گۆرانیە تۆ لە ماوەی ڕابردووە چەندین بەرهەمی ناوازەت هەبوو بەڵام ئەم بەرهەمە کە باسێکی ئەوەندە دەقە زۆر زۆرە هەناسی قوڵتریەوێ لە ڕووی جەستەیەوە خۆ ئامادەکردنی زیاتریەوێ لە ڕووی هونەریەوە قوڵبوونەوەی زیاتریەوێ چەندێک ماندووی کردی چەند جیاوازیش بوو لەگەڵ کارەکانی دیکەت تەماشەکە مثلا تۆ تێکستە چی گۆرانی تەیە تێکستە گۆرانەکە کێش و سەروایە چ خۆیە قافی خۆیە مثلا تەتەم 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 مثلا بۆ نمونە مثلا بە پێم بڵێ بەو ناوەختە بۆ بەجێندێڵی زامی جوودای و نامۆیی لە دڵدا چێڵی ئەی مامۆستای عەشق و جوانی عاشق وا نابێ هەر کاتێک تۆ مەبەستە بوو دڵێ گۆڕابێ مەبەستم لەو گوتنە کۆپلێتسیە گۆڕابێ نازم هەڵ نابێ وەزنەکان کێشەکانی بڕگەکانی کێشی تێدایە وەزنێکی موسیقی تێدایە بەڕاستی تۆ لەوێندا توانێت بە ئاسانی کار لەسەر ڕەتمی موسیقا بکەیت بەڵام لە حەیران وانە لە حێران تۆ دەبێ ینی ئاگاد لە کۆتاییەکان بێ چی لە کۆتایی حەیرانەکە بڵێ لە ناوەندەکانی لە سەرەتایەکانی حتا لە شێوەی قسەکردن ینی دەربڕین چۆن لە لێچێک لە حیوارەکان چۆن شت دەدەبڕ وەکو ئەکتەرێک جا ئەوانێک زۆر ینی نێوان گۆرانی و حەیران ئاسانی بەڕاستی زۆر ئێستاتوانین گوێمان لە حەیرانێک وەڵی بۆ بەیانێ ناوەڵە ناتوانانی لێبوون دەکەم بە کاک ئارامشم گوتو ئەگەر بکرا بە کۆپرێک لە حەیرانەکەمە پێم گوتووە کامیان دابنێتیان هەر بکە بە ئارەزی خۆشی لە ڕاپۆرتەکە گوێمان لێ بوو بەڵام منیش هەر بۆیە وتم ئەکرێ بەم بەیانیە کەواتە حەیران قورسترە حەیرانەکان ئامادەکاری هاژەخان ینی لەبەرکردنی زۆر زەحمەتە خەڵک وای پێی وایە من هەموو لەبەر کردیە دانیشتمەنە بەڵام هەموو بەرامبەرم بووە وەکو مۆنیتەر تەماشام کردیە دووبارە بیتەوە ئەنە من ئەوە 54 دقی بەڵام 50 سعات 100 سعات کارم لەسەر کردیە ڕاستە هاژە ئەو ناوانە پێم خۆشە ئاماژەی پێ بدەمەوە تراکەکانیتی 11 ئادارێ حەزەکەم 11 ئازار ئەوە بدەم باز لە ئیتفاقی 11 ئازار دەکەم کە لە تێراوە چ ڕوویدایە ئەنی کۆمەڵێک خەڵکی شۆڕژێر خەڵکی سیاسی مەسە بۆ ئەوانەی لە تەیراوە بوونە مەسەلەن بۆ نمونە مامۆستا محەممەد ملا قادری عەلی هەژار خورشی شێرە فارس باوە
بازانی مەلا خالیدی سیاسیەکان و پێشمەرگەکان خالیدی مەلا نوعمانی بۆن من ئەوانە کارکتەری دروستکردنی ئەو حەیرانە بوونە یازدی ئازار بزانم هاژە دەتوانی ئەو ناوانە کە بە هەولێری نووسراوە بە شێوەزاری هەولێری بە باشی بخوێنێتەوە ینی بمبورە ئەگەر ناتوانم وکۆبێ زۆر بورایی داخوازی باراشی ئاشێ لافاو ناو قەسران کۆرانێ کۆران ئەنی کۆڵان کۆرانێ دانو سنیانێ دانو داندووکە دانولە یاچی ساوار کوڵاندن تا ئێمە ناو منزەڵە گەورەکەی دەکەن ئەمە پێڵین دانولە داندووکیش پێوترێ دانوێ سنیانێ ئەوەیە کە لە ڕەمەزان یاری پێەکە ڕۆژێ جەژنێ تەواوە ڕۆژی جەژنەی ئەخرها لە زمانی خۆتان چەند شیرینترە دیارێکت بڵێن شێوەزار ڕۆژی جەژنەی یان ڕۆژی جێژنەی ڕۆژی جێژنەی جا ئەو ئاوازە بەس خۆتان دەتوانن بیان بە وشانە ئەمە لە ئەوەی لە باز لە کۆرانێ دەکەم ناو قەسران دەکەم تاوان ناو قەسان گەڕەکە بوو لە تەیراوە نزیک بوو جا منداڵی تەیراوە منداڵی عزوولەکان و بزێوەکانیان داهاتنە ئەو گەڕەکە پرتەقاڵیان دەدزی لەسەر بەسەر دیوارەکان دەکەتن باو بوو ئەو کاتە بەسەر دیوارەکان دەکەتم وی پرتەقاڵ و شتووە لە ماڵەکان بدزنەوە لە پلکان لێ بکەنەوە جا باز لەوە حەدەسە دەکەم لەو ڕووداوان زۆر باشە کا قادر جێڕانەوەی مێژوو ینی زۆر جار ئێمە دەبینین لە ڕێگەی ڕۆمان لە ڕێگەی چیرۆکەوە یان لە ڕێگەی دیکۆمنتاری و فیلمەوە مێژووی شارێک وڵاتێک تەنانەت گەڕەکێکیش دەجێڕدرێتەوە جێڕانەوەی مێژووی گەڕەکێکی کۆن لە ڕێگەی حەیرانەوە ئەمە داهێنانێکی نوێیە و شتێکی تازەیە قورسایی بۆ تۆ چەند بوو لە ڕووی تێکست نووسینەوە وەکو باسم کردیانە من نزیکە 5 ساڵ زیاتر پێوە زۆر کاتی لە من زۆر کاتی لێوەرگرتم بەڕاستی ینی هەموو سەرقاڵیم بوون ینی کۆمەڵێک لە جێگران و لە هەوادارانی خۆم بەڕاستی لێم ئەوە بوون تۆران چکە لەوە زیاتر نەمتانی کاری کە بکەم کار لە بۆ شتکە بکەم ینی ئەوە بۆ من دوورخستۆ لە زۆر شت بەڵام من پێ سەربەرزم شادمانم بۆی کە توانیم لە کۆتاییدا باز لە مێژووی شارێ بکەم پایتەخت بکەم ئەنی هەولێر 1963 ئەمە لێکمانداتەوە 1965 هەولێریش لە تێراوە پێکاتێ بۆیە من ئەوڕۆ بە خۆشحاڵی و بە فەخرەوە دەڵێم کە باس لە پایتەخت دەکەم تێکستەکانی من تێکسی پایتەختە نەکە تێراوە بەتەنێ زۆر زۆر سپاس کاک قادر خۆشحاڵ بنم بەیانی لەگەڵمان بووی و هیوادارن تەمەنت هەر درێژ بێ و بەردەوام بی لە بەرهەمی نوێ سپاس بێوەش ئەزیەتتان چێشە زۆر سپاس هەمیشە دەنگە زیندوو بێت خۆشەویستن زۆر سپاس